ئێمە وەکو ئەکادمیای ژنان بۆ سەرکردایەتی لە عێراق لە 2017 ئەم ڕێکخراوە دامەزراوە. ئەمڕۆ چالاکی ئەمڕۆمان بەشێکە لەو چالاکیانەی کە لە 16 ڕۆژی بەڕێنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان ئەنجام ئەدرێ. ئێمەش وەکو ئەکادمیە ئەمڕۆ کۆنفرانسێکمان هەیە بە ناوی تۆڕە کۆمەڵایەتیەکان و توندوتیژی. کۆنفرانسی ئەمڕۆمان لە چەند بەشێک پێکاتوە. بەشی یەکەم ئێمە ماوەیەک لەمە پێش ڕاپرسێکمان کرد سەبارەت بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی. لەم ڕاپرسیە کۆمەڵێک پرسیارمان پێشکەش کرد بۆی بزانین تا چ ڕادەیەک ژنان ئاگادارن ئاگای ئەم یاسایەن و ئەگەر ڕوبەڕووی کێشە ببنەوە چۆن هەڵسو کەوتی لەگەڵا بکەن. بەتەکیدیەوە ئێستا نەسرین خان بە تەفسیلی باسی ئەنجامەکانی ڕاپرسێکە ئەکا. بەشی دووەمیش کۆنفرانسەکە ئێمە لە پرۆژەی پێشوومان کارمان لەسەر یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کرد و ڕەشنووسێکمان ئامادە کرد بۆ ئەوەی کە پەرلەمان دانیشت. ئێستا پەرلەمان دانیشتووە کە پەرلەمان دانیشت پێشکەشیان بکەین. ئەم ڕەشنووسە کۆمەڵێک هەوڵمان ناوە هەمواری هەندێ مادە بکەین لەم یاسایە لەبەرەوەی ئێمە بە زەڕووی ڕێت زانیمان کە ئەم یاسایە ڕاستە یاسایەکی زۆر گرنگە، بەڵام لە 2008 تەشریع کراوە. بۆیە زۆر گرنگە ئەگەر هەموار بکرێ و مراجعی بکرێتەوە لەبەر ئەوەی خۆتان ئەزانن تەکنەلۆژیا لە پێشکەوتنێکی بەردەوامە. بەشی سێهەمی کۆنفرانسەکەمان پانێڵەکە بێت، چەند بەڕێزێک ئامادە ئەبن بۆ ئەوەی باسی بابەتی توندوتیژی دژ بە ژنان بکەین. داتایەکی بەردەستماندا کە لە بەڕێوەبەرەتی بنکەی پۆلیسی سلێمانی و دادگا وەرمان گرتووە کە لە ساڵی 2022دا 609 سکاڵای دوی موبایل لە بنکەکان هەبوو، لەو ژمارە تەنها 327 یان بوونەتە کەیس لە بەردەم دادگاتە. واتە نیوەی سکاڵاکەم بەهۆی نەبوونی بەڵگە و سوڵح ئیلحالە نەکراون و لەم ژمارەیەش تەنها 56 کەیس یەکلا کراونەتەوە کە بە نزیکەی 1/6 داواکانە کە ڕێژەیەکی زۆریان بە سوڵح کۆتایی هاتووە. بۆیە بە گرنگ مازانی تێڕوانینی خەڵکی ناو تۆڕەکان بە هەند وەربگرین و شیکردنەوە یەکسەبارەت بە تێڕوانینیان بخەینە ڕوو. خۆی ئەو کەسانی کە ئەم لەم ڕاپرسیەیە بەشدار بوون و فۆرمەکانی ڕاپرسیەکانیان پڕ کردوتەوە بریتی بووە لە 500 کەس کە لە 155یان مێک بوو، لە 144یان ڕەگەزی نێر بووە. جیاوازی ئەم ڕێژێش ئاشکراکەری دوو خاڵە بەنسبەت ئێمەوە. ئەم بابەتە بۆ ژنان چەند بابەتێکی گرنگ و بەبایەخە و هەروەها بە دوای خۆپارێزی گونجاوە کە لە کاتی بەکارهێنانی تۆڕەکان و هەروەها لە دوای توشببوونیشان بە کێشە بە دوای چارەسەری گونجاوە ئەگەڕێن. لە ئۆپشنێکی تری پرسیارەکانمان تایبەتمەند بووە بە تەمەن کە زۆرترین ڕێژەی تەمەن لە تەمەنی 18 بۆ 25 ساڵ پڕی کردوێتەوە کە ڕێژەی لە 157 پێکێناوە و دواتر تەمەنی 26 ساڵ بۆ 30 ساڵە کە بە ڕێژەی لە 107 و کەمترینیش 51 ساڵ بەرەو سەر بووە. کە لەمەوە بۆمان دەرەکەوێت کە ئەم چینە زیاتر بەپارۆشم بۆ گۆڕانکاری و هێنانەتی ژیانێکی خۆشگوزارانتر و بە دوای ئامڕازێکی هەنووکەی ژەگەڕێن بۆ خۆپاراستن لە زیانە ڕاستەوخۆ ناڕاستەوخەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. واتە ئەم چینە دەتوانن پشتگیر بن لە داهێنانی ژیانێکی باشتر و تەمینێکی زیاتر لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. سەبارەت بە ئاستی خوێندن کە ئۆپشنێکی تر بوو لە پرسیارەکانمانە، بەکالیۆرۆز زۆرترین ڕێژەی هەیە کە لە 137 و هەروەها ئامادەیش بە دوای ئەوە کە لە 128 کەمترینیش ئەو کەسانی کە ئەم ڕاپرسییان پڕکردوێتەوە ئەوانن کە ئاستی خوێندنیان سەرەتایە یاخود نەخوێندەوارن. ئەمەش دەرخەری ئەوەیە چینی خوێندەواران ویستیان هەیە بۆ گۆڕانکاری و خۆڕێخستنیان هەیە بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بەراورد ئەو کەسانی کە ئاستی سەرەتاییان هەیە لە خوێندنە یاخود نەخوێنەوارن و بە هەمان شێوە ئەگەری توشببوونیان بە کێشش زیاترە. بۆیە چینێکن هۆشیارکردنەوەیان پێویستە لە کاتێکا چینەکانی دیکە ئەتوانن هاریکارمان بن لە گۆڕانکاری و بەدیهێنانی ژیانێکی تەمینتر لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. یەکێکی تر لە پرسیارەکانمان تایبەت و بە کاتژمێرەکانی بەکارهێنان کە ئەمە زۆر شتمان بۆ ڕوونەکاتەوە لە بەرامبەر ئەو وەزعی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەگوزارێت. بەپێی ڕاپرسیەکە لە 39 کەسەکان 4 بۆ 6 کاتژمێر تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە 121 بۆ 9 کاتژمێر بەکارهێنن، لە 11 سەرو 9 کاتژمێر بەکارهێنن و لە 127 لێک بۆ 3 کاتژمێر بەکارهێنن. کە بەپێی نوێترین سەرچاوە لە 28 نۆڤمبەری ئەم ساڵدا ئەنجام درا و بڵاو کراوەتەوە، هەر کەسێک لە جیهاندا لە ئێستا 2 کاتژمێر و 24 دقە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانە، لە کاتێکا بەپێی کاتی ستاندەرد ئەبێ هەر کەسێک لە ڕۆژێکە 9 کاتژمێر لەسەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەسەر بەرێت لە بەروی کە کاریگەری سلبی لەسەر ژیانی نەکات.
دەربارەی کاریگەری خراپ بەکارهێنان زیاتر لەسەر چ چینێکە کە ئەمە ئۆپشنێکی زۆر گرنگ بوو بەلامانەوە چونکە پێمان ئەڵێ ئێمە پێویستە کار لەسەر چ چینێک بکەین وەکو کۆمەڵگەی مەدەنی وەکو میدیاکان کۆمەڵگەی بەگشتی زۆرترین ئەو ڕێژەیە و ئەو ڕێژەی دیاری کردووە بەڵام جگە لەوە خێزان کە کەمترین ڕێژەی دیاری کردووە چینی گەنج و مناڵ ئەو دووچینەن کە بەپێی ڕاپرسیەکە زۆرترین پشکی زیانیان بەرکەوتووە لەمەوە بۆمان ڕوو نەبێتەوە گەنج و مناڵ چینێکی لاوازن لە بەردەم شەپۆلی تەکنەلۆژیا و تۆڕەکانە بەڵام خۆشحاڵانە خێزان وەک یەکێکی کۆمەڵایەتی پارێزی زیاتری هەیە لە ڕوبەڕووبوونەوەی کێشە کۆمەڵایەتیەکانە هەروەها دەربارەی پرسیاری چی بکرێت بە ئەوەی هێڵەکانی پەیوەندیکردن و تۆڕەکان دروستتر بەکاربهێنرێت و چی بکرێت بە باشتر جێبەجێکردنی یاساکە زۆرترین ڕێژە هەموو ڕێگاکانیان بە باش زانیوە هەر لە وشیارکردنەوە تاکو باشترکردنی یاساکە بە زۆر زانیوە دواتر بە دیاریکراوی سانسۆر و چاودێریکردن و هۆشیاری و پەروەردەیان لە پێش چاکردنی یاساکە داناوە ئەمە ویستی کەسانی ناو کۆمەڵگامان بۆ دەردەخات بۆ خۆپارێزی لە هەمان کاتە کاستیان بەوە کردووە چەند گرنگە یاسایەک هەبێت دیان پارێزێ دوو ئەوەنەش گرنگە کۆمەڵێک ڕێگا هەبێت حکومەت بگیرێتە بەر پێش ئەنجامدانی تاوان و بۆ خۆپارێزی لەو بابەتە. بالنسبة چالاکی ئەمڕۆیەکێک کە لەو چالاکیانەی کە بەبوونەی شانزە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بە ژنان ئەنجام ئەدرێ ئێمە وەکو ئەکادمی سەرکردایەتی بۆ ژنان ئەم کۆنفرانسەمان ئەنجام ئەدەین کە سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و توندوتیژیە ئێمە ئەزانین کە تەکنەلۆژیا بە شێوازێک پێشکەوتووە کە بەداخەوە چەند سوودی هەیە بۆ مرۆڤ لە هەمان کاتیشە بۆتە هۆکاری ئەوەی کە کۆمەڵێک تاوان ئەنجام بدرێ و بێتە هۆکارێک ئەوەی کە کۆمەڵێک ژن یا خێزان ئەندامانی خێزان بە گشتی و ژن بە تایبەتی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە ببێتەوە و هەروەها ژن ببێتە قوربانی ئەم تاوانانەی کە ئەنجام ئەدرێ ئێمە ئەمڕۆ لەم کۆنفرانسە هەوڵەین باسی ئەم بابەتە بکەین و هەروەها لە هەمان کاتیشە باسی ڕەشنووسی هەموارکردنی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە حازرمان کردو و چاوەڕێ ئەکەین کە پەرلەمان دانیشێتەوە بۆ ئەوەی پێشکەشیان بکەین. بەتەکیدی ئامانجمان لەم چالاکی ئەمڕۆمان ئەوەیە کە من هەموو جارێک باسی ئەەکەم کە ژن زۆر پێویستە مافی خۆی بزانێ ژن پێویستە هوشیار بێ سەبارەت بەو یاسایانەی کە پرسی ژنیتیایە چونکە بەداخەوە ئێمە یاسای زۆر باشمان هەیە بەڵام بەداخەوە کە زۆربەی ژنان ئاگایان لەم یاسا بێ ئاگان کە یاسای وای هەیە و ئەتوانن سوودی لێوەرگرن بۆ ئەوەی ئەو توندوتیژیانەی کە ڕوبەڕوویان ببێتەوە کەم ببێتەوە لەبەرەوەی زۆر گرنگە کار بکرێ لەگەڵ هەبوونی یاساکان کار بکرێ بۆ ئەوەی ژنان هوشیار بن مافی خۆیان بزانن و بزانن ئەو یاسایانە چین کە وا ئەکا ئەو توندوتیژیە بەرامبەری ئەکرێ نەمێنێ و هەروەها مافەکانی خۆی بزانێ و بەکاری بێنێ بۆ ئەوەی خۆی وا لە خۆی بکات بێتە مرۆڤێکی یەکسان لە کۆمەڵگەی ئێمە.